سڵاوتان لەوێ بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنەکەن ڕۆژێکی باش دەست پێ بکەن بۆ هیوایم کە بە تەندروستێکی باشەوە لەگەڵ دەستپێکی ڕۆژەکەتانە دەست بەکار و چالاکیەکانتان بکەن. بانی تۆش باشە ئەم بەیانە باش بووی؟ زۆر باشە سپاس بۆ لەخوا بەزاوێ کەشەکەی زۆر خۆشە کەسەکەی باشە بەڵام ئەو خەوە تۆزەک بێزارە دەکە بەیانێک زۆر هەڵدەستی زاڵمە ئەرێ وەڵا زاڵمە سڵاوتان لەوێ عزیزان زۆر زۆر خۆشحاڵین ئەم بەیانە لە بەیانی 24 زارێکی دیکە لەگەڵتانین بە هیوان کە ڕۆژێکی زۆر باش ڕۆژێکی زۆر خۆشتان هەبێت و هەموو ئەو تەوەرانی کە ئەمڕۆ ئێمە هەڵمان بژاردووە و با بەتانە بن کە ئێوە بە دوای دەگەڕێن و بەدڵی ئێوە بێت بێگومان گرنگیدان بە جستەی خۆمان یەکێکە لەو بابەتانی کە ئەمڕۆ قسەی لەسەر دەکەین لەگەڵ کۆمەڵێک بابەتی دیکەی جیاواز نیشاندانی شوێنی نوێ ئاشکراکردنی شوێنی ناوازە لە کوردستان ڕەنگە هەمومان پێی نەزانین ئەمانە هەموو جێگەی بۆ تۆ لە بەیانی 24 با ناو نیشانەکە گوندی خۆشەکۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان بووەتە ناوەندێکی گەشتیاری زستانە. لە سلێمانی شانۆگەری حەفتسرکە نمایش کرا و بڕیاریشە بەم زوانە لە هەولێر نمایش بکرێت. ساڵانە زیاتر لە 8 ملیۆن کەس بەهۆی جگەرەکێشانەوە دەمرن. یەکەم بابەتمان بابەتێکی خۆشە هەم بۆ یاری هەم بۆ گەشت هەموو ئەمانە تێدا جێ دەبێتەوە بابەتێکە بۆ خلیسکانی سەر بەفر قەت ئەم یاریت کردوواژە بە منداڵی بە گەورەی لەو شوێنانێک کە بەفری لێیە خۆشی بەفر بەس لەوەیە من حەزم لە شەڕەتۆپەڵ نییە بەس خلیسکێنەکەی زۆر خۆشە هەرچەنە لای ئێمە بەداخۆیانی بە شێوازێکی زۆر پرۆفشناڵ و تەکنیکی نەبووە خۆمان خلیسکێنەکەمان دروست دەڵێ بە عشاعری یاریەکە دەکەین بەڵام چێژ لێ دەبین زۆر خۆشە. لە یەکێک لە یاریە جیاوازەکانە کە خلیسکانی سەر بەفرە گوندی خۆشەکۆی سەر بە شارەدەی سلیڤانە لە دەڤەری ڕاژانی پارێزگای ورمی ڕۆژهەڵاتی کوردستان شوێنێکی تایبەتی هەیە بۆ خلیسکانی سەربەفر و خەڵکێکی زۆر ڕووی تێدەکەن. جاگوندەکە بووەتە ناوچێکی گەشتیاری و ساڵانە لە وەرزی زستانیشە خەڵکێکی زۆر ڕووی تێەکەن. گوندەکە ڕووبەرێکی فراوانی هەیە واکەوێتە ڕۆژاوای شاری ورمێ ساڵانە لەگەڵ کە زستان دەست پێیەکە بەفرەبارێ گەشتیار پەیتا سەردانی و گوندەکەن. ئەوەی جیاوازە لەم گوندە ئەوەیە کە ساڵانە نزیکەی 6 مانگ بەفر لەو شوێنە ئامێنێتەوە. 6 مانگ زۆرە بێگومان ینی 6 مانکە بەفر دەمێنێت و دەکرێت لە وەرزەکانی دیکەش گەشتیار سوودی لێ ببینێ و لە ماوەی ئەم 6 مانگەش هەر بۆ خلیسکان و گونجاوە و هاوینی گەرم و بەتینیشدا خەڵک خلیسکێنەی سەر جیا و سەوزایی تێدا دەکەن واتە کەمێک شەختە لەسەر سەوزاییەکانی شەر دەمێنێتن ینی شوێنەکە بەڕاستی شوێنێکی خۆش دیارە هەرچەندە من نەمبینی و با ئەم راپۆرت بابێکۆ بیبینین. شوێنی خلیسکێنەی سەربەفر لە گوندی خۆشەکۆ تاکە شوێنی خلیسکێنەی سەربەفر لە پارێزگای ورمەیە کە ڕۆژانی هەینی لە کاتژمێر 9 بەیانیەوە تاک و چواری ئێوارە کراوەیە و گەشتیاران و هۆگرانی خلیسکێنە لە ڕێگای شارەکانی ورمێ سەڵماس و شنۆوە سەردانی دەکەن. بەڵام خزمەتگوزاریەکانی کەم و سەرەتایین و بەهۆی خراپی ڕێگاوبان و شوێنی ڕاگررتنی ئۆتۆمبیلەوە بەشێکی زۆری گەشتیاران ناتوانن بگەنە شوێنەکە. وڵای وازیاتە خوشەکوی پچڕێکۆی خرۆبە ڕێک ناواکردە ڕێکتیا مۆشینێکی هەیە ئەکسەری جماعاتێت خۆری مۆشنە خۆ دڕاگرە ژێلاتی یۆن هەندێکتین لێت بنن شڵغە ناشین بین. فقط امکاناتی پشتیکی من و نه گەڵە خوشە واسە گەڵە خوشە. بوونی ناوچەی گەشتیاری هەلی کار بۆ دانیشتوانی دەوروبەری دەرەخسێنێت. شوێنی خلیسکێنەی سەربەفر لە گوندی خۆشەکۆش سەرباری ئەوەی خزمەتگوزاریەکانی زۆر سەرەتایی و کەمن و تەنیا ڕۆژانی هەینی گەشتیاران دەتوانن سەردانی بکەن بەڵام خەڵکی گوندەکە هەلەکەیان قۆستووەتەوە و ڕاهێنانی گەشتیاران و بەکرێدانی پێداویستیەکانی خلیسکێنەیان
کردووە بە سەرچاوەیەکی داهات بۆ خۆیان. چندین مربی بومی میتونه که او جنابت هفخوش شاهد بود مشغول به آموزش نه و جماعت مثلا فروتنا تشتید محلی و اجاره‌دان توی با و اسکی و درآمده که ظرفیته که بو گندجی چی بی 4 ساله ما دوره مربیگری طی کردم به آموزش اسکی لیرا خلک بازار خوب فر اسکی دکن. شوێنی خلیسکێنەی سەربەفر لە گوندی خۆشەکۆی پارێزگای ورمێ 2800 متر لە ئاستی دەریاوە بەرزە و ڕووبەرەکەی نزیکەی 50,000 متری سێجایە و ساڵانە نزیکەی 6 مانگ بۆ وەرزشی خلیسکێنەی سەربەفر بەکاردێت. هاوینانیش بەهۆی سەرسەوزی و بوونی چیمەن و جای زۆرەوە هۆگرانی خلیسکێنەی سەرچیمەن بەلای خۆیدا ڕادەکێشێت. جا بەفر و باران و سەرما خۆشە ئێمە زۆر جار چێژ لە کەشەکە وەرەگرین بە تایبەت ئێستا باسمان کرێ بێتە خلیسکێنە بەڵام لە هەندێک ناوچە ئەوەندە زۆرە کە ئاستەنگی دروست کردەوە بۆ بژێوی ژیانی شار لە بابەتەکە هەر بەفرێ بەڵام لە ڕۆژهەڵاتەوە بۆ باکوور لە دەستپێکی مانگی کانونی دووەمەوە بەفربارین لە پارێزگاکانی باکووری کوردستان و بەشێک لە پارێزگاکانی تورکیا بەردەوامە تەنانەت هەفتەیەک زیاترە کاریگەری ڕاستەخۆی کردووەتە سەر گوزەرانی هاوڵاتیان. بەڵێ چونکە ڕێژەی بەفرەکە ئەم ساڵ بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو جیاوازترە. ئەم ساڵ ڕێژەکە زۆر زیاترە تەنانەت لە هەندێک ناوچە 3 متر بەفر باریوە. 3 متر وەکو تازە باسمان دەکرد لەگەڵ هاژە گوتمان 3 متر لەوێ باریوە ئێمە 3 سانتیمان بەسا بۆی هەندێک وێنەی جوان و کەشێکی خۆش تێدا دروست بکرێت. بەڵام ئەو کەشێکە لە کوردستانی شێ بێگومان کەشێکی زۆر جوان کەشێکی زۆر خۆشە. ئەم بارینە 3 متر وا دەکات هەندێک جار ئاستەنگی بە تایبەت بۆ هاتوچۆ و پەیوەندی گوندەکان لەگەڵ شارەکان ئەمانە هەموو دەپچڕێ ینی پێویست دەکە ئەو کاتانەی کە دەزانن بەفردێ پێشوەختە هەندێک ئازوقە و پێداویستی خواردن و کەلوپەل و هەمومانە لە گوندەکان بە تایبەت ئەوانێک کە زۆر بە سەختی بەفری لێ دەبارێت جێبەجێ بکەن. بێگومان هەکار هەڵبەت پێشوەختە مشوری خۆیان خواردووە بەڵام بەفرەزاتن لە ئێمە لەو 3 متر زۆر زۆرە تەنانەت ناتوانن ئاو بەکاربێنن چونکە ئاوەکەی بەستەی تر ناتوان هات و چۆ بکەن زۆر جار پێویستی تەندروستیە یاخۆت کردنەوەی دوکان و بازاڕەکانە هەموومانە ڕێگریان لێکرێ و ناتوانن بە ئیسراحەت بن هەرچەنە ئێستا خۆی باری ئابووری تورکیا بەگشتی باکووری کوردستانی شەومی خراپ بووە جاوەشی هاتۆت سەر بەداخەوەن دەیتر ژیان ئەستەم و قورسە لایەوان بام راپۆرتە ببینین. کاریگەریەکانی بەفربارین لە باکووری کوردستان بەردەوامە ڕێگەی سەدان گوند و ناوچەی نیشتە جێبوون داخراون و بە هۆیشەوە بە تەواوی پەیوەندیان لەگەڵ پچراوە لە قەرس شرنەخ جۆلەمێرک ئیدر ئاگری ئەردەخان ئەرزەرۆم و چەند ناوچە و پارێزگایەکی دیکە بەفربارین ئاستەنجی لەسەر ژیانی ئاسایی هاوڵاتیان دروست کردووە. هاوکات تیمەکانی بەرگری شارستانی بێوەستان لە کردنەوەی ڕێگەکان و ڕزگارکردنی هاوڵاتیان بەردەوامن. لە کاتژمێر 12 شەوە بەفربارین دەستی پێکرد نزیکەی 24 کاتژمێرە بەفر دەبارێت وە کارمەندانی شارەوانی ئاگری هاتوین ڕێگاکان دەکەینەوە. ڕێژی بەفربارینی ئەم ساڵ بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو هەندێک جیاوازترە چونکە ئەم ساڵ ڕێژەکە زیاترە و تەنانەت لە هەندێک ناوچە 3 متر بەفرباریوە. بەلانی کەم 80 سانتیمەتر بەفرباریوە بەفرێکی بەبەرەکەتە ئەم ساڵ ئەم ڕێژە زۆرەی بەفر چاوەڕوان کراو بوو تا ئێستا بەفرێکی زۆر لە ناوەندی پارێزگاکەمان باریوە سوپاس بۆ خوددا شەختەگرتن نییە. لە ئەردەخان تەنیا لە شەوێکدا 35 سانتیمەتر بەفرباریوە جیالەوە تەنیا لە 3 پارێزگا ڕێگەی زیاتر لە 180 گوند و ناوچە نیشتە جێبوون گیراون. بە تایبەتی لە جۆلەمێرک کە پێشتر ڕێگەی 355 ناوچەی نیشتە جێبوون گیرابوون تا ئێستا توانراوە ڕێگەی تەنیا 162 ناوچە بکرێتەوە.
کەشناسی تورکیاش هۆشداری لەوە دەدات کە بەفربارین تا کۆتایی ئەم هەفتەیە بەردەوام دەبێت و پارێزگاکانی ڕۆژاوای وڵاتیش دەگرێتەوە. جاها کارباباسی شانۆگەریە تایبەت و سەرنجڕاکێش و نازەم چەند شتی تر بڵێم لە بەرەوەی من بینی ومە بینیت شانۆگەریەکە بێگومان لێرە چوون بۆ سلێمانی لە بەربینینی شانۆگەریەکە ئەوەنە جوان بوو بەلامەوە بەڕاستی نەبێتە پیا هەڵدان هەڵبەت هەر دەرهێنەرێکی کورد نووسەرێک مێژ و نووسێک هەر یەکێک لەمانە زۆر تایبەتن لە کوردستان یعنی بەداخەوە لە بەرەوەی ئێمە دەوڵەت نین بۆیە بەو شوێنین ئەگەر بەرداورت بکەی بە وڵاتانی گیان نووسەر و دەرهێنەرەکانی ئێمە زۆر لە ئاستی ئەوان پێشکەوتوترن بۆیە کاتێک کە کارێکی شوانکەریمە بێت دەرهێنەر شوانکەریم گوناح هەگەر نەچیت بیبینیت جێگەی خۆشحاڵێکە لە هەر شارێک لە هەر شوێنێک بەرهەمێکی جوانی هوەری پێشکەش دەکرێت بەڵام بەقەت ئەو جوانەی ئەم شانۆگەریانە لەم کۆتاییانەکە لە سلێمانی و لە دهۆک پێشکەش دەکرێت و نمایش دەکرێت بەقەت ئەوە بینەرانی شانۆ لە هەولێر لە شانۆکاران و لە دەرهێنەران نیگەرانە ماوەیەکی زۆرە دەرهێنەرانی شانۆکاران لە هەولێر زۆر غیابن لەسەر ستەیج نابیندرێن ئەمە وەکو گلەیەک دەبێت بینەران و ینی شانۆ دۆستانی گەیاند هەکار گلەی خۆشیەتی پێمان گلەی خۆشمە چونکە وەکو خۆت گوت لێرەوە ڕۆیشتی و بۆ سلێمانی بۆ بینینی شانۆیەک منیش بینەرێکی زۆر جددی شانۆم ینی هەر بەرهەمێکی شانۆیی کە لە هەولێر دەبێت بێگومان بینەری دەب منم و دەیان و سەدانی دیکە چونکە ساڵی ڕابردوو بینیمان شانۆگەریەک زیاتر لە 2 هەفتە نمایش کرا هەموو ڕۆژەکان هۆڵی شانۆ پڕ بوو ینی ئەمە جگەلەوەی کە بەرهەمێکی هوەری جوان پێشکەش دەکەی نیشاندانی توانای هوەری کوردستانە لە هەمان کاتدا تێرکردنی ئارەزووی ئەو کەسانەیە کە عشقی هوەرن و تەفریقکردنەوەیە لە ڕووی دەرونیەوە ینی ئەم بابەتانە هەموو گرنگە بۆی پێمان خۆشە لە هەولێر لە هەموو شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان بەرهەمی جوانی هوەری کۆنسێر شانۆگەری نیشاندانی فیلمی سینەمایی هەموو ئەو پێشانگە ئەمانە هەموو پێشکەش بکرێت بۆ هیوای اینجا بزانین شانۆگەری حەوت چرکە کە ئێمە لەو کاتەوە باسی شانۆکانەکەین بە تایبەت شانۆگەری حەوت چرکە کە ئێستا لە نمایشی خۆیدا لە سلێمانی کە نوێترین بەرهەمی دەرهێنەر شوانکەریمە کە لە دەقێکی بیانیەوە وەرگیراوە 13 ئەکتەر ڕۆڵی تیابینن دوای زیاتر لە 3 مانگ لە پرۆڤەکردن ئێستا لە شاری سلێمانی نمایشەکرێت جا هەواڵە خۆشەکە تۆ بیگێنە بڕیاریشە ئەم شانۆگەریە جگەلەوەی کە لە سلێمانی نمایش دەکرێت پاشان بگوازرێتەوە بۆ هەولێرش لە هۆڵەکانی هەولێریش نمایش بکرێت هەموو بردارەی لە چیرۆکەکانە زۆر باشە گومانەکەی تۆمان بۆ چی هێنا پشتیوانەوەی بۆ چییە؟ با فەلاقەیەکی ببرێتەوە فەلاقەی تێکەوت چێ کەسێکەمە لە بێکۆڵنەوە من یا تۆ شانۆگەری حەوتچرکە نوێترین بەرهەمی شانۆکار شوانکەریمە کە 13 ئەکتەر ڕۆڵی تیادەبینن شوانکەریم بە یەکێ لەو دەرهێنەرانە ناسراوە کە زۆر بەوردی و بە شێوەیەکی شیکاری کا لەسەر کێشە و گرفتەکانی کۆمەڵگا دەکا و لە چوارچەوەی دەقێکی شانۆییدا پیشانی دەدات. یان چیرۆکی پاشاو میراثەکانی خوێندنەوەیەکی سیاسی بکرێت. ڕاستە وایە هەنێک چیرۆکی ئەوەی پێ هەنێک تۆ زایەنێکە چیرۆکی نمایشی حەوتچرکە وەرگیراوە لە دەقێکی مارتن ماکدۆنەوە کە من هاتووم بە ئامادەکردنەوەی دەقێکی نمایش بە ناوی حەوتچرکە نمایشەکە باس لە کێشەی نووسەرێک کات کە بەهۆی چیرۆکەکانی ئەوانەیە ئەکەوێتە کێشەوە لەگەڵ پۆلیسە کۆمەڵە ڕاهەندی تایە کە باسی ئەەکەینەوە ستایلی ئیشەکەش ئاوایە کە ئێمە زیاد لە 8 چیرۆک هەیە کە ئەیجارڕینەوە لەم نمایشەیە هەر دانیان بە فۆرمێکی جیاواز ماوەی 3 مانگێک لە پرۆڤەیە بووین ستافێکی زۆر بەهێز زۆر جوان لە پشت سەرکەوتنی ئەم کارەوەن تا ئێستا و هیوادارم هەر ئاوە بەردەوام بین. ئێستا باوەزە پڕە شارەکە بێنین و بچینە ناو شارەکەەوە.
هەرچەنە 10 ساڵە لە هیچ کارێکی شانۆیە لە هیچ پرۆژێکی شانۆیە بەشداریم نەکردووە کۆتاییشم 10 ساڵ پێش ئێستا بوو لەگەڵ هەمان دەرهێنەرا لەگەڵ کاک شوان کەریمە و دوای ئەو ماوە زۆرە جارێکی تر حەزم کرد لە ئیشێکی ترا بەشدار بم من ڕۆڵی کاتۆریانە بینم کارکتەری سەرەکی شانۆیەکەیە نووسەرێکە کە لەبەر ناوەڕۆکی چیرۆکەکانی لەبەر بابەتی چیرۆکەکانی ئەکەوێتە زیندانەوە و تووشی لێکۆڵینەوە بێت لەگەڵ دوو لێکۆڵەرە ئەمە دووەم ئەزمموی شانۆیمە لەگەڵ کاکشان کەریمە و سەبارەت بە ڕۆڵی خۆم لەم نمایشەیە کارکتەری چیرۆکخوانم هەیە کە گروپی ئێمەوە تا بڵێن کە من و چەند کارکتەرێکی ترین چیرۆکەکانی کارکتەری سەرەکی ئەگەڕینەوە کە چیرۆکی کاتوریان. جیاوازیەکەی ئەوەیە کە دەقەکە دەقێکی جیهانیە تەواو نوێیە نزیکی بۆ 15 ساڵێکە بێ نووسراوە لایەن مارتن ماکدۆناوە مارتن ماکدۆنای سە لەناو دنیای فیلمسازی و شانۆی جیهانیە جێ دەستێکی تەواو کاریگەری هەیە لە بوارەکەیە بۆ ئێمە مایەکی خۆشحاڵێکی زۆر زۆرەکە لە ناوم دەقەیە کارمان کردو بە تایبەتی بە سەلیقە و بە لێزانی کاکشوان کە دەقایبەزانی کردو و کردوانی کوردان دوێتی بۆ ئەمڕۆی کوردستان و ناوچەکە بەگشتی. ئەمڕۆ زۆر باسی کەشوهەوای باکووری کوردستان و ڕۆژهەڵاتمان کرد سەکاتیەوەیە هەر بە بەفر هاتی نەخوارێ بابزین لەکوێی تر بەفرە و پلەکانی گەرماش چەنە لە هەموو شارەکانی کوردستان.
بینە سەر بابەتەکەمان ئەو بابەتەی کە لە سەرتاوە ئاماژەمان پێدا هۆشیاری پاراستنی پێست چۆن پێستمان بپارێزی چۆن خۆمان جوانتر بکەین چۆن بە گەنجی بمێنینەوە ئەمانە هەموو ئێستا پرسیارە خەڵکێکی زۆر بە دوای ئەوە دەگەڕێت پارێزگاری لە پێستی بکە ئەو چرچی و لۆچی و هەموو ئەمانە چارەسەر بکە و ئەو کرێمانەی کە بەکاری دێنێت جۆرێک بیکە لەگەڵ ڕاستە دەم و چاوت بگونجێ و لەگەڵ پێست بگونجێ هەر پاڵپشت بۆ قسەکانی هەکار بگومان پێویستە زانیاریمان هەبێت لەسەر هەموو ئەو بابەتانەی کە بەکارێنێن بۆ پێستمان جایمە بە گرنگی زانین هەم لە وەرزی گەرمە هەم لە وەرزی سەرماش زانیاری ورد بە ئێوە بزین بۆ پاراستنی پێست چونکە ئەوەی کە دەبینرێت لە ڕووکەشی هەر کەسێک لە بەرامبەر یەکدی یەکەم جارکەی بینیت دەموچاوێتی یاخود کەسێک کە سرنجت ڕاکێشێ بەهۆی دەموچاوێتی دواتر سەرنجتە چێتە سەر لایەنەکانی دیکە یاخود بیرکردنەوەکانی یان هەر بابەتێکی دیکە بە بۆیە گرنگە بە گەنجی هێشتنەوەی و پاراستنی پێست بۆی کە هەمیشە دەروونێکی باشمان هەبێ کاچینە بەر ئاوێنە جا پرسیارەکان زۆرن هەڵبەت بەشێکیانەوانە بن کە لای ئێوە بوونەتە گرێ کوێرە ئێمە ئەمڕۆ لەگەڵ میوانێکی عزیز بۆ ئێوە یەکەینەوەیش میوانەکەمان بەڕێز ئارەزوو محەممەدەمینە کە پسپۆڕی فۆرمەڵی پێداویستێت جوان کاریەکانە خاتو ئارەزوو بەخێر هاتی بانیت باش زۆر سپاس بانێکی خۆش دەست پێ بکەی باسی ئەوم کرد کاتێک کاچیتە بەرئاوێنە زۆر گرنگە خۆت بە جوانی ببینی جا ئەم هەستەلای تۆ چۆنە بە چی ئەتوانی گەشەی پێبەی یەکەم شت ئەوەی کە هەر خاتوونێک یا هەر بەشێک دەچێتە پێش ئاوینە پێویستەوەی کە ئەو شتێکی دەبینە قبولیکە ئەوە یەکەم شتەکە دەبێت قبولیکە هەشتێک جوانە سپیە ئەسمەرە سوورە پێستی دەبێت قبولیکە مشکی خۆی سافکە دوایەوە گرنگیدان بە پێست زۆر زۆر مهمە چۆن ئەو پێستە بپارێزین چ ماوادێک بەکاردێنین نوعیەتی پێستی خۆمان بزانین ئایا و پێستە وشکە ئایا و پێستە چەورە ئایا و پێستە بڵێن وەکو کۆمبینیشنینگ سکین وەکو ئینگلیز بڵێن بەشی چیزۆنەکەی هینە پێستێکی حساسە ئەگەر یەکێک پێستی وشک بێ دەبێت بە پێی پێستی خۆی پۆرداکت هەڵبژێرێ کە ئەو پێستە زۆر ئازیەتی نەکەین بڵێن ئەگەر پێست زۆر دەستکاری نەکرێ زۆر پۆرداکتێکی بڵێن قەوی یا هاش بەقەم لە ئینگلیزی بۆ بەکار نەهێنین بۆ خۆی ئیشی خۆی دەکا خوای گەورە وای دروستی کردووە کە ئەو پێستە بڵێن ڕۆژانە خۆی دروست دەکا خولکەی تازە دروست دەکا بەڵام باشە کە بزانین چه پرۆداکتێک بەکاردێنین کە یارمەتی پێستمان بدەین کە بتوانێت ئەو پرۆسەیە باشتر ئەنجام ئەتوانین کەمێک سەری ئیکەین یا هەندێک جار هێواشکەین بە پێی ئەو کێشانەی کە بۆ پێست دروست دەبێت ئەتوانین یارمەتی پێستی خۆمان بدەین زۆر باشە باشە بەڕێز ئارەزوو جیاوازی تەمەنەکان دەبێتە هۆی ئەوەی بە شێوازێکی جیاوازتریش مامەڵە لەگەڵ پێستمان بکەین ئەنی بۆ نمونە من تەمەنم 35 ساڵە باشە کەسێکی دیکە تەمەنی 20 ساڵە کەسێکی دیکە تەمەنی سەروی 55 ساڵیە ئەمانە جیاواز هەیە لە بەکارهێنانی ماوادەکانی کە بۆ 100% بە پێی تەمەن چونکە پێست گۆرانکاری تیا دەکرێت بە پێیەوەی کە هۆرمۆنەکانی جسممان ئەوانش کەمێک گۆرانکاریان تیا دەکرێت بە پێی تەمەن حتمما کواڵەتی پێستیش تەغیر دەکا بڵێن بۆ یەکێکە تەمەنی 12 ساڵە پێشەوەی کە ببێتە نۆجەوان پێش تینەیجەری ئەو حتمما پێویستی بە پۆرداکتێکی جێوازە لەگەڵ یەکێکە 25 ساڵێتی ئەگەر یەکێک تەمەنی 35 بێ وردە بڵێن خەت زۆر دەبێت لە ناو لای زیاتر لای چاوچکە پێستێ بێت لە هەموو شوێنێکتەنێکترە ئەو پێویستی بە پۆرداکتێکە زیاتر بۆ بڵێن پێشگیریکردن لە پیربوونی پێست بە یەکێکە تەمەنی 56 ساڵە بە تایبەتی بۆ خانمان دوای بڵێن مێنۆپۆز ئەوانش پۆرداکتێکی جێوازیان دەوێت بڵێن بۆ مناڵان جیایە بۆ خانمان جیایە بۆ پیاوان جیایە چکە پیا و ژن کواڵەتی پێستیان جێوازە ئەویش بە پێی هۆرمۆنەکانیان بڵێن زەخامەتی پێستیشیان جێوازە حساسیەتی پێستیان بە پۆرداکتیش جێوازە باشە سەرەکی ترین یاخود گرنگترین شت چییە بۆ پاراستنی پێست هەمیشە مناڵم ئەگەر هیچ شتێکتان نییە هیچ پۆرداکتێکتان نیە ناتوانن زۆر پۆرداک بکڕن دووشت زۆر گرنگە ئەگەر ئەو دووشتش ناتوانین یەکێکی لە هەمووی گرنگترە پاراستنی پێستە بەرامبەر بە خۆر
یعنی کرێمی دژە خۆر بەکاربێنین ئەلبەتە خۆریش ئەوە نەبێ کە قەت نەچینە بەرخۆش کە جسمی ئێمە پێویستی بە ڤیتامین دیە ئەو ڤیتامین دیش بڵێن لە ڕێگای خۆرەوە دروستە بێ خۆری بەیانیان کێشەی نییە بڵێن لە 9 تا 11 ئەو خۆرە زۆر باشە بەڵام دوای ئەو ئەلبەتە لە کوردستان جیوازە لەگەڵ بەریتانیا ئێمە کە خۆر نابینین بەڵام لێرەکانە بڵێن خۆرەکەی بەهێزترە بڵێن تیشکی خۆر زۆر بەهێزترە دەبێت زۆر زۆر وریابین بۆ پێستمان کە حتمما کرێمی دژە خۆر بەکاربێنین دوای ئەویش خاوێنکردنی پێست یعنی خاوێنکردن و دژە خۆر گرنگترین شتە ئەگە هیچمان نەبێ ئەمیشە پێستمان خاوێن ڕاگرین پرۆداکتێکە زۆر زۆریش لەگەڵ پێست بڵێن یعنی هەیە باش بێ نەرمونیان بێ لەگەڵ پێست بەکاربێنین و کرێمی دژە خۆریش 100%. چ کاتێک ڕەنگە ئێستا بینەرێکمان هەبێ پرسیار بکە ئەو پاراستنەی کە بە ڕێزت باسی دەکەی لە دەستی دەرچوو بێت تازە درەنگ بێ بۆ ئەوەی کە بتوانێت بیپارێزی و پارێزگاری لێ بکە چ کاتێک باشە کەسێک کە بیەوێ خۆی گەنج بکاتەوە خۆی جوان بکاتەوە پەنا بۆ نەشتەرگەری ببە نشتەرگەری بۆ نمونە ئێستا کە تۆزێک مۆدە ڕاکێشانی دەموچاو بۆتۆکس و نازانم چ و هەموو ئەمانە جوانکاری و بڵێن پەنابردن بۆ نشتەرگەری ئەمن لەگەڵی مخالف نیم ئەگەر هەر شتێک لە حەدی تەبیئی خۆی بێ ئەوە باشە ئەو شتێکی خوای گەورە دروستی کردووە کە تەبیعە مثلا یەک تەمەنی دەکات ئەگەر تەمەنەکە بڵێن لە 40 بەسەرەوە بێ وردە وردە ناوچاوان خەتی تیا دەکەوێ ئەندە کەس پێی خۆش نییە ئەمێ خانمانش کە قەت ڕاستی نین لە دەموچاوی خۆمان قەینا بۆ تاکس بەکارهێنانی لە حەدی خۆی لە کاتی خۆی بڵێن ڕاکێشانی پێستش بڵێن لە تەمەنی 50 بۆ سەرێ ئەلبەتە بە پێی کواڵەتی پێستەکەش دەبینی یەکێک تەمەنی 65-70 ساڵە سریەکەی پێستێکی زۆر جوان دانەکەوتووە چکە کۆلاژێنەکەی زۆر باش بووە ماوتەوە لە تەمەنی 21 بەسەرێ چکە ئەم پرسیارە پەیوەندی بە کۆلاژێنی پێست هەیە چکە کۆلاژێنی پێستەکە پێست گەنج ڕدەگرێت لە تەمەنی 21 بەسەرێ هەر ساڵی 1% کەمتر کۆلاژێن دروستە بێ 1% کەمتر دروست دەبێ و کواڵەتی پێستیش جیاواز دەبێت کواڵەتی کۆلاژێنەکەش بە پێی تەمەن هەر بڵێن کەمتر دەبێت یەکێکە گەنجە 18 ساڵە 19 ساڵە کواڵەتی کۆلاژێنی زۆر زۆر باشترە لە یەکێکە 45 ساڵە 55 ساڵە باشترین شتەوەیە کە بتوانین لە ڕێگای تەبیعی لە ڕێگای خواردن یارمەتی پێستمان بدەین ئەگەر بە خواردن بە پاراستنی پێست بەکارهێنانی کرێمی باش سێرۆمی باش یارمەتی نەدا 100% ئەوەی کە بە بۆتاکس دەکرێت ئەوەی کە بە ڕاکێشانی پێست دەکرێت ئەوەی کە بە فیلەر دەکرێت خۆ زۆر زۆر سەرێترا نەتیجەشی سەرێتر دەبینن بۆیە خەڵک زیاتر بەلای ئەو شتە دەچێت بەڵام متاسفانە ئێستا وای لێ هاتووە کە خەڵک بە بۆنەی سۆشەڵ میدیا زیاتر حەزی بەم بابەتەیە متاسفانە گەنجەکان یعنی ئەوانەی کە تەمەنیان 20 ساڵە 21 ساڵە زۆر زۆر شتانە بەکاردێنن کە ئەمە شخصەن هەست دەکەم نابێ ئەوەندە زوو ئەو شتانە دەست پێ بکرێت چکە یەکێکە تەمەنی 20 ساڵە پێستێکی گەنجەیە پێستی جوانە دژە خۆرێک بەکاربێنێ خسوولێکی باش بەکاربێنێ سێرۆمێکی باش بەکاربێنێ دایەتێکی باشی هەبێ دایەتێک دەتوانین قسە لەسەر بکەن کە بڵێن وەکو دایەتێک کە بتوانێت یارمەتی دروستبوونی کۆلاژێنی زیاتری پێستدا خاتووەرە زوو من ڕێک لێرە ویستم باسیەوە بکەم و پرسیاریەوەشت لێ بکەم تۆ باسی هەم نەشتەرگەریت کرد هەم بەکارهێنانی ئەو پرۆدەکتانەی کە تەغزیەی دەموچاوەکە یاخود دەموچاو پێست زیاترە بوژێنێتەوە بەڵام لەگەڵ ئەمەدا شتێکی دیکە هەیە هەم لە ڕووی خواردنی تەندروستەوە لەگەڵ لایفستایلی ژیانە تا چەند بگونجێت ئەمە تا چەند گرنگە بۆ هێشتنەوەی پێست بە تەندروستی گرنگ نیە ئەم پێستە هەرەبێ سپی و جوان بێ وەک خۆت وتە لە سەرەتاوە ئەبێ قبول کراو بێ ینی خۆت قبولە بێ واتە پێستێکی تەندروست بێ جا ئەمە چی پێویستە هەروەی کە ئیشارەتان پێدا لایفستایل زۆر زۆر گرینگە چکە ئەمە کۆمەڵێک فاکتۆر هەیە ڕۆژانە تاسی دەخاتە سەر پێستمان بڵێن خۆرە ئابوهەوایە سترێسە ئەوانە هەمووی باعث دەبێت کە کۆلاژن زووتر بشکێ کە کۆلاژنش دەشکێ بڵێن ئەلاستیسیتی پێست کەمتر دەبێت و پێست زووتر خەتی تیا دەکەوێت بڵێن لە ڕێی خواردنەوە دەتوانین
ئەو خواردنانە بەکاربێنین کە دروستکردنی کۆلاژن زیاتر بێ کەمتر زەرەر بۆ بگات کە کۆلاژنمان لە دەست بچێ یەکێکی ئەوانەی کە ئۆمێگا 3 تایە بڵێن ئۆمێگا یارمەتی پێستەدا کە خۆی دروستکاتەوە خانەکانی پێست خۆی سەرئتر دروستکە ئەو خواردنانەی کە ئۆمێگا 3 تێدایە یەکێکیان بڵێن بەکو هێلکەیە ئەو ماسیانەیە کە فاتیفیش بەکو ماسی سەمون یا سەلەمونی پێداڵێن لێرەکانە ئەوانە بڵێن گۆشتیش هەنێکیان تایەتی شتێکی ترکە زۆر گرنگە فاتی ئاسید کە ئەویش لە ناو خواردنەکان بێ بڵێن لە گوێزدا دەستەکەوێ ئەوە لە چیاسیدا ئەلبەتە چیاسید ئەوە ئیشارێکی پێ بدەم لە ئاخرین لێکۆڵینەوە لەسەر چیاسید ئەوەیە کە پرۆفسۆرێکی ئەمریکی لۆرێن کۆردن هاتووە لێکۆڵینەوەی کردووە لەسەر چیاسید چون ئەوە زۆر باوە خەڵک زۆر دەیخوا و ئێسش لە زۆربەی مۆڵ و بازارەکانی کوردستان هەیە بە تایبەت بەیانیان لەگەڵ تێکەڵکردنی شیر و هەندێک بابەتی دیکە خوێ ئەوە زۆر گرنگە بەڵام خەڵکی ئەمە کەمتر پێی ڕاهاتوو بخوارد ئەلبەتە چیاسید هەموو کەسێک وازانێ باشە بەڵام ئاخرین ریسێرچ پیشانەدا کە چیاسید دروستە کە ڕێژەی ئەو پرۆفسۆر ئەمریکیە هاتووە ریسێرچێکی کردووە دوو گروپی داناوە کە بزانە ئایا چیاسید ڕێژەی ئۆمێگا 3 لە جسمدا بەرز دەکە ئۆمێگا 3 کوتمان بۆ پێست باشە بۆ دروستبوونی کۆلاژن ریسەرچەکە نەتیجەی ئەو بووە کە بەڵێ ئەوانەی کە چیاسیدیان خواردووە ڕێژەی ئۆمێگا 3 و فاتی ئاسیدیان بەرز بووە کە یارمەتی پێستی شەدا ئەلبەتە بۆ جسمی زۆر باشە بۆ سەلامەتی ئەمما کێشەیەکە هەبووە ڕێژەی ئینفلەمەیشن یا ئیلتیهاباتیان زیاتر بووە ئێستا لەبەر ئەوە ئێستا لە بەریتانیا و لە ئەمریکا زۆر لەگەڵی موافق نین ئەلبەتە ئەوە شتێکی تازەیە مطمئنیم کە زوو بڵاو دەبێت و ئینشاءالله خەڵکی پێزانێ کە یعنی باشی خۆی هەیە و خراپی هەیە باسمان لە لایفستایل کرد لە نێویاندا ینی خەو زۆر جار من دەبینم بۆ یاریزانەکان بۆ گۆرانی وێژەکان ئەو کەسانی کە سەرپەرشتیان دەکەن پێیان دەڵێن پێش هەموو شت خەوت ڕێک بخە بۆ تۆک و پێشکەشکارێک ناچار بوویمەدەم بەیانە ساعتی 6 هەڵدەستم ناچارم شەوانزی بخەوم ینی بە زۆر ڕێکی بخەم خەو کاریگەری لەسەر پێستیە خەو لە هەمووی گرنگترە خەو زۆر مهمە چونکە کاتێکە ئەمە خەوین هۆرمۆنێکە تەرەشور دەبێت لە جسمدا بە ناوی مێلاتۆنین مێلاتۆنینیش بڵێن تاسیری هەیە لەسەر زۆر بەشەکانی جسمدا بۆ پێست بە تایبەتی لە کاتی خەودا پێست 3 بەرابەری کاتێکە ئەمە بەخەبەرین خۆی دروست دەکا ینی DNA ریپێر و ئەوانە هەموو لەو کاتە ڕوودەدا هیچ شتێک بەقەدەر خەوێکی باش یعنی هیچ کرێمێک نییە کە جێی ئەوە بگرێ بەڕاستی خەو تاسیری ئەوەندە زۆرە و ئەگەر بتوانین ئەگە یەکێک ئەلبەتە ئەوە شار کەسێک جێوازە یەکێک زوو دەخەوێت یەکێک درەنگ دەخەوێت بە پێی ژیانی و بڵێن لایفستایلەکەی بەڵام ئەڵێن ئەگەر بتوانی شەوان زووتر بخەوی مەسەن لە 12 بەولاوە نەبێ کە بڵێن ئۆرگانەکانی جسم وەکو مێعدە وەکو جگەر وەکو گورچیلە ئەوانە خۆیان زووتر ریپێر دەکەن خۆیان دروست دەکەن هەروەها پێستیش بڵێن خەو زۆر چکە هۆرمۆنی خەو یارمەتی پێستی شەداکە زیاتر خۆی دروست بکە هەر بۆیە دکتۆرە من ینی یەکێک لە هیوایەتەکانی ژیانم خەوتنە گوازم لێ بنن 15 ساعت زەی مشکلەی من چییە یعنی کە لە خەو هەڵەستم خەومیێت تێر خەو بووم 8-9 ساعت خەوتوم هەڵەستم دیسانەوە خەومیێتەوە هەستەکەم ئێستای تر هیچ نەخەوتوم خۆشی باشە ئەمەش بەشێک بوو لە لایفستایل سترێس و بیرکردنەوە شوێنی یاخود ژینگەکەت ئەمانە تا چەند کاریگەری لەسەر پێست هەبێت سترێسیش ئەلبەتە هەموو نازانم بە بوونەوەی کە ژیان ڕۆژ بە ڕۆژ خۆشتر دەبێت ئێمە بەشەر لە هیچ کاتێکدا ئەوەندە بڵێن هەموو شتێکی لە بەردەست نەبووە ژیانی ئەوەندە خۆش نەبووە کەچی سترێسیشی زۆر زیاترە جا ئەوەندەی باشارە زوخان زۆر گەشتبینانە قسە دەکە ڕاستە ئەگەر بیری لێ بکەینەوە هەڵبەت ئەوەش دنیابینیەکی جوانە چونکە هەکار من زۆر پێم جوانە باوکم مەڵە دکتۆرە ببوورە قسەکەتمان پێبڕی چونکە جوان بوو باوکم هەموو جارێکەڵێ یعنی ئەوەی ئێستا ئێوە لە بەردەستانە شاکانی پێشووتر نیان بووە ینی پاشاکانی ژنیان بووە بۆچی ئێوە ناڕازی واقعاً وایە یعنی ئەو ئیمکاناتەی کە ئێمە هەمانە لە ژیاندا ئەتۆبانی هەڵدەستی کارەبا هەیە ئاو هەیە ئەلبەتە کوردستان تۆزێ ڕاستینە بەڵام
بەڕاستی پاشاکانەوەیان نەبووە ئەوەی کە ئێمە هەمانە دەبێ ڕۆژە 1 ملیار باش شکری خوا بکەین بەڵام دەبینین بە بۆنەی زۆرشت هەر ئێمە ڕازی نین هەر ناقایلین یەکێک شار لە هۆکارەکانی سوۆشەل میدیا بێ ئەو تاسیرەی دروست کردووە سترێس باعث دەبێت کە هۆرمۆنی کۆرتیزۆل زۆر بێ لە جسمدا کۆرتیزۆل هۆرمۆنێکی باشە مێشک تەرەشحی دەکا بۆ ئەوەی کە بەشەر بتوانە هێندێک ئیشەکانی سەریتر ئەنجام بدە ئەو بەشارانێکی قەدیم لە ئەشکەوت ژیاون بڵێن لەبەرەوەی کە هەمیشە لە حاڵەتی تەرس و فەرار بوون ئەو هۆرمۆنەیان زیاتر بوو بەڵام خۆ ئێمە لەو حاڵەتەدا نین ئەمما هەر ئەو هۆرمۆنە زیاترە شوش دەبێت لە جسمان ئەگەر سترێسمان زۆر بێت تاسیری کۆرتیزۆل لەسەر پێستەوەیە کە بڵێن مێلانۆسایت بڵێن خانەکانی پێست ڕنگدانەی قاوەی کە مێلانینە زیاتر دروست دەکات و دەبێت یەکێک لە هۆکارەکانیەوەی کە لەکەی زیاتر دروست بێت یەکێک لە هۆکاریەوەیە کە زبکەی زیاتر دروست بێ هەم کۆرتیزۆل بازم باعث دەبێت کە زبکە دروست بێ پێست کواڵەتی نزم بێ بێتە خوارێ لەبەرەوە زۆر گرینگە کە بتوانین مێشکی خۆمان ساف بکەین یەکێک لەو شتانە کە یارمەتیەدا ئەڵێن ئەگەر بتوانین هەناسە بکێشین دقەیەک ڕۆژانە دانین بۆ خۆمان کە ئارام بین پێستمان جوانتر دەبێت یا ئەگەر یەکێک ئەهلی نوێژ بێ کە ئەوە زۆر زۆر باشە بۆ خۆی ئارامشێکە چون ئەگەر ئێمە لەگەڵ خۆماندا لە ئارامشدا بن هەموو شتێکی خۆمان قبولکەین حتمان پێستیشمان جوانتر دەبێت بابەتی خواردنەوە کحولیەکان بابەتی جگەرە کێشان بابەتی نێرگەلە کێشان ئەمانە هیچ ڕبتێکی هەیە لەگەڵ پێست 100% خواردنەکان کە بڵێن ئەگەر هەوڵ بدەین خواردنی تەبیعی بخۆین زۆر زۆر باشە ئەمن باسی فاتی ئاسیدم کرد باسی ئۆمێگا 3 کرد بە ئەوانە کوتم یارمەتی کۆلاژەنەدا یەکێکی تر کە زۆر گرینگە ئەو خواردنانەیە کە سەرشارە لە ڤیتامین سی وەکو بڵێن کیوی میوەکان ئەوانە کە ڤیتامین سییان زۆرە ڤیتامین سیش دلیلی ئەوەیە کە ئانتی ئاکسیدنتی بڵین وەکو ئانتی ئاکسیدنت ڕفتار دەکات لە پێست ئانتی ئاکسیدنتیش ئیشی ئەوەیە کە چون ڕۆژانە پێستمان بڵێن دامێژ دەبێ ئاسیبی پێەکە ئانتی ئاکسیدنت یارمەتیەدا کە پێست زووتر خۆی دروستکە بڵێن فری رادیکال کە دەچێتە ناو پێست ئەو فری رادیکاڵە لە بین دەبات تو یارمەتی پێستەدا کە خۆی زیاتر دروستکە خواردنی تر کە بڵێن وەکو ڤیتامین A ئەویش زۆر زۆر باشە کە لە گێزەردا هەیە ئەو سەوزەواتە کە ڕەنگیان تۆخە و بڵێن سوورە ئەوانە زۆر زۆر باشن بۆ پێست وەکو چەوەندەری سوور ئەوانە هەموو یارمەتی پێستەدا ئەگەر بتوانین لەرێ خواردنە تەبیعیەکان یارمەتی پێستمان بدەین زۆر زۆر باشە لە باتیەوەی کە بچین بڵێن هەبی ڤیتامینی پێست بخۆین یا کۆلاژێنیش تا حدێک هەیە کۆلاژێنی ئامادەکراو هەیە ناڵم خراپە زۆر باشە ئەوانەی کە بڵێن لە 8 تا 10 گرام زیاتری تێدا بێت باسی جگەرە کێشانتان کرد و نێرگەلە کێشان ئەوە زۆر زۆر خراپە بڵێن باعث دەبێت کە پێست DNA خولوکەی پێست زووتر دەمێج بێ هێندێک جار دەیشکێنێ و دەیگۆڕێ وەکو میوتیشنی پێ دەڵێن کە هیوادارمەوە کەسانێک کە جگەرە دەکێشن بتوانن تەرکیکەن یا کەمیکەن ئەگەر ناتوانن جا هەندێک هەیە نەکرد جگەرەکە لەگەڵ یاڤەی پونێرگەلەش ینی بە جگەرەکە هێشتا ڕازی نییە تر دوایی چەند ساڵێکتر لە یەکا لە وڵی زۆر زوو پیری کرد بەس تایبەت پیاوانە مشکلیان هێڵێ وڵی ژنەکەم پیری کردم هاکارەوە نییە؟ ژنی منەمنی گەنج کردیتەوە بیانی پیاوانە ئەزای ئەوەیڵە پیر بووم لەگەڵ ئەمەیە ئەخر تۆ خۆت ناڵی لەگە پاکەتەکەم ئەو قسەیە بۆ تا شتێکی سەرزاری ئەگەنە لە ڕاستیەوە نیە نیەتی پیاوەکە شوانیە یا بۆ شاردنەوەی جگەرە و نێرگەلەکەیەوە نییە ئەوەش هەیە باشە دکتۆرە ئەوەی کە زۆر گرانە هەڵبەت ئەو پرۆدەکتانن کە بۆ پێستە بێ کاتێک کاچیتە کۆسمەتیکێکەوە یا خۆت سەیدەلیەکەوە سیرەکەی هەموو ئەو بابەتانە زۆر گرانترن یعنی ناوێری دەستیان بۆ بەریەوە نەگرانن بەڵام ئەگەر هەش بێ ئێستا لەوانەیە هەندێک کەس نەتوانێ امکانیەتیەوەی نەبێ ئەمە بکڕێ فەیک زۆرە بەکارهێنانی ینی هەموو ئەو پرۆدەکتە فەیکانە تا چەند کاریگەری هەیە لەسەر تێکچوونی پێست و جێگرەوەی ئەوە چییە؟ باسی پرۆژێکتی فەیکت کردە متاسفانە زۆر دەبینم ئەو شتە لە کوردستان
یەکەم شت ئەگەر یەکێک کێشەی پێستی هەیە دەبێت بچێ بۆ لای دکتۆر ئەگەر کێشەی لەکەی هەیە بڵێن لەکەی زۆر بووە ئەو 100% دەبێت بچێ بۆ لای دکتۆر کۆمەڵێک پێکهاتە هەیە لە کرێمەکاندا کە زۆر خەتەرە ئەگەر هەروە بچی بە بۆنەوە کە پێیجێکت بینی و یەکێگەڵێ ئەو کرێمەمان هەیە بە 3 ڕۆژ لەکەی دەموچاوت پاک دەبێەوە بۆ نمونە ئەو کرێمە 100% مادەی هایدرۆکینۆنی تێدایە مادەی هایدرۆکینۆن چییە بڵێن بۆ ئەوەیە کە لەکەی پێست کەم ڕنگ دەکا تاسیریشی هەیە بەڕاستی بەڵام وەکو فاس ڕفتار دەکە ئەلبەتە منزورم ئەو فاسەی نییە کە بۆ کاتی خاوێنکردن بەکاردێ بەڵام وەکو فاس لەسەر پێست وەکو هینی دەکا بلیچی دەکا پێستەنک دەکا ئەمن پێشتریش باسم کردووە مادەی هایدرۆکینۆن لە زۆر وڵاتانی ئوروپی و ئەمریکی باند کراوە بۆیان نییە بەکاری بێنن ئەگەر دکتۆری پێست بینوسێ بۆ یەکە ئەویش کاتی بۆ دیاری کراوە بەڵام زۆر پرۆداکتی فیک ئێستا هەیە ئەمە کە لە بەریتانیان و پرۆداکتەکان هەمووی ئۆریجیناڵە هێشتان ئەوی شتی خراپیتیایە بۆیە من لە بلۆگی خۆم باسم لەوە کردووە کە پرۆژاکتێک کە دەکردن حتمما بزانن چیتیایە باسی پێکاتەکانم کردووە بەڵام لێرە هیچ ئستانداردێک نییە تۆ دەبینی کابراێک لەسەر عەرەبانە کرێمی داناوە دەیفرۆشێ قوتوویەکی داناوە هیچ شتێکی لەسەر نەنووسراوە هەروە ئەڵێ ئەوە بۆ پێست باشە ئەوە بۆ دەوری ڕەشایی دەوری چاو باشە لەوانەیە تاسیری هەبێ لەوانەیە دوای 3 ڕۆژ باش بێ پێستی پێجوان بێ ئەمە هێندێک جار شتێکمان هەیە لە توپ دەڵێن ریباوند یعنی ئەو لەکەیە کە ڕۆشتووە دووبارە ئەگەڕێتەوە خراپتر قوڵتر چارەسەریشی سەخترە لەبەرەوە هیوادارم ئازیزان بزانن کە ئەو شتانە دەبێت دکتۆر حتمما بینوسنەوەی کە لەسەر پێج لەسەر ئینتەرنێت یا لە دەرێ یا سەیدەلیەکانیش دەبێت ینی هەموو شتێک بە بەڵگەوە بێ بزانین کە ئەو کرێمە لەکوێ هاتووە کێ دروستی کردووە ستانداردی چۆنە ئایا ڕێی پێدراوە دوای بەکاری بێنین زۆر باشە پێستی پیاوان لەگەڵ پێستی خانمان حتمما جیاوازی هەیە وایە پێستی خانمان کە بە چاو سەیری دەکەی ئەن ناسکتر دیارە پێستیان بڵێ لە مامەڵەکردن لەگەڵ پێستیان هەر جیاوازی هەیە بۆ نمونە خانمان پێویستە زیاتر ئاگاداری پێستی خۆیان بن لە پیاوان یان کە پێستی پیاوان بەو شێوازێ پێویستە پیاوان زیاتر ئاگادار بن چۆنە هەر کەسێک کە زۆر بچێتە بەرخۆر ئەو زیاتر دەبێت ئاگاداری پێستی بێت ینی جیاوازی نییە بەڵام 100% کواڵەتی پێستی خانمان و پیاوان زۆر جیاوازدا ئەوەش بە پێی ئەوەی کە خانمان هۆرمۆنی ئێستروژن یان زیاترە پیاوان هۆرمۆنی تستۆستێرۆن باعث دەبێت کە پێست حساستر بێ کواڵەتی تەنکی و ئەستوری فەرق بکات لەگەڵەوەی خانمان و سەرعێتریش هێن بێ لەبەر خۆر بڵێن بسووتێ بەڵام گرینگە کە هەردوو لە پرۆداکتێکی سەیف بەکاربێنن پرۆداکتی باش بەکاربێنن ئەلبەتە ئەمن دەزانم بۆ خانمان ئێمە زیاتر حەزمان لەیە کۆمەڵێک پرۆداکت دابنین و سێرۆم و تونەر و نازانم هەر هەمووی بەکاربێنین کێشەمان ناویان نازانم ڕاستی دەدوانزدە پرۆداکت بەکاربێنین پێمان خۆشە بەڕاستی ئەوە شتێکە کە ئارامشمان پێدا زۆر ڕاست بە هەمووی هەر دەڵێم کرێم ئێمە هەمووی ناوی هەیە هەر تا پێش مەیکاپکردن و تا پێش ئەو ڕنگانەی کلی ئەی چەندین جۆر سیرم و کرێم و پرایمەر و هەموو ئەم شتانە هەیە کە پێست دەپارێزێت ینی ئێوە هەر سەری لێ دەرناوەڵی سە پرایمەرمەم زانی ئەوەی مۆنتاژە ئێستا بەس بۆ ئاقایان ئەگە پێشتان خۆش بوو باسێوەکەن کە پێیان خۆشە ڕوتینێکی سەرێیان هەبێ سادە بێ سیمپل ئەن ئیزی دەبەرەوە بۆ ئەگەر باسیێومان کرد ئەلبەتە بۆ ئاقایان قسولێکی باش بەکاربێنن زۆر بڵێن چۆنەڵی هاش نەبێ لەگەڵ دەموچاو نازانم هاش بە کوردی دەبێتە زۆر حاڵەتی نەرمونیانی هەبێ لەگەڵ پێست یعنی قسولەکە سابوونەکەی زۆر قەوی نەبێ ئەو کرێمێکی شێدارکەرەوە دژە خۆر ئەو سیانە بە نەزەر من بۆ پیاوان بەس کەفی شێڤەکە بەکارێنن ئەوەش کاتی هەڵبەت ئەوەش وەبزانام کاریگەری هەیە لابردنی ئەو موانە و پێستەکە پێستە مودەکان لا بە ئەوەش قازانجێکی باشی هەیە بۆەوە باشە وات گوت کە ئێمە زیادەین زۆر قازانجی هەیەەوە لە ینی لایەنێکەوە کە ئەو هەموو پرۆدەکتتان نییە بەڵام لابردننی ئەو پێستە مردووانە پێم وا بێ ئەوە باشترە باشی خۆی هەیە و خراپی خۆشی هەیە بینەوە بڵێ باشە خاتوارەزوو ئەوەی کە زۆر گرنگە خانمانی دووگیانن کە زۆر
نیگەرانی پێستیانە بن بە تایبەت کاتێ لە ماوەی دووگیانەکەیاندا بن چەندین کێشەی پێستیان بۆ دروستە بێ جا چ لە سەر دەموچاویان زۆربەی کات و دواتریش لە سەر پێستی سکیان ئەوەی کە گرنگە لەسەر پێستی دەموچیان چۆن ئاگداری خۆیان بن خانمانی دووگیان دەبێت زۆر وریابن بۆ پرۆدەکتانەیە کە بەکاری دێنن چون لە کاتی دووگیانەیدا هۆرمۆنی ئێستروجێن زۆر بەرز دەبێت ئێستروجێنیش کە زۆر دەبێت بۆ خۆی دەبێتەوە هۆکارەوەی کە زبکە زیاتر بێ لەکە زیاتر بێ گۆڕانکاریەکی زۆر ڕوەدا بە بۆنەی ئەو هۆرمۆنانە کە زیاتر دەبن لەبەر ئەوە پێیان خۆشە زیاتر گرنگ بە پێستیان بدەن هەندێک جار ئەمن ئەو دەم کە بڵێن لە بەشی ژنان ئیشم دەکرد هەمیشە نەخۆشەکان پێیان ناخۆش بوو لەکە لەسەر دەموچاویان دروستە بێ یا زبکە زیات 100% وایە هۆرمۆنی بڵێن دووگیانیش واد لێ دەکە کە حساستر بێ بە هەموو شتێک هەندێک جار بەڵام کۆمەڵێک پرۆداکت دەبێت دووری لێ بکرێت کۆمەڵێک شت هەیە دەتوانن بەکاری بێنن یەکێک لەوانە ڤیتامین ئەیە هەر کولەن ڕێتینۆیک ئاسید ڕێتینۆل پاڵمێتید ئەوانە هەموو خانەوادەی ڤیتامین ئەی کە ئیشیشیانەوەیە پێست گەنجەکەن پێستونەکە بۆ دەرمانی زبکە بەکاردێ دەبێ ئەوە دووری لێ بکەن بە تایبەتی سێمانگی یەکەمی دووگیانی چون هیچ ریسرچێک نییە کە بە 100% بڵێ ئەوەوە بۆتە هەوکاریەوەی کە مناڵەکەی لەبار بچێ بەڵام چکە ناتوانن لەسەر بەشەر ئەو ریسرچە بکەن بەڵام لەسەر ئاژەڵەکان ریسرچیان کردووە ئەو ڤیتامین ئەی بۆتە هەوکاریەوەی کە بڵێن ئەو هینە نامێنێ ڤیتامین ئەی یەکێکی تریشی هایدرۆکینۆن ئەوەی کە بۆ دەرمانی لەکە بەکاردێ بۆ سپیکردنی لەکەکانە کۆجێک ئاسید کە ئەویش هەر بڵێن ئامۆزای هایدرۆکینۆنە زۆر گرنگە کە بزانن چی پرۆداکتێک بەکاردێنن لە کاتی دووگیانیدا بەڵام لەجێ ئەو دەتوانن کرێمی ڤیتامین سێرومی ڤیتامین سی بەکاربێنن یا شتێکی تر هەیە کە جایگۆزینی هایدرۆکینۆن کە کوتمان بۆ لەکەی پێستەوێ ئازلەیک ئاسیدە کە ئەو دەتوانن بەکاربێنن ئەگەر دەموچاویان لەکە هەبێ ئەڵبەتە ئەمن پێشنەهاد نادەم کە بچن بۆ سەیدەنی بڵێن ئازلێک ئاسیدمان دەوێت ئەو بەس ناوی پێکهاتەکەم هێنا ئەوانە هەموو دەبێت دکتۆر بینوسێ بەڵام یەکێکی تر لە پێکهاتەکان کە نابێ بەکاری بێنن لە کاتی دووگیانەی سالیسیلیک ئاسیدە سالیسیلیک ئاسید زۆربەی قسوولەکان هەیە کە بۆ پێستی چاور بەکاردێ نابێت لە 2% زیاتر بێ بانزەل پرۆکساید کە بۆ زبکەیە نابێت لە 5% زیاتر بێ ئەوانە هەمووەگە دووری لێ بکەن زۆر باشە باشە بەڕێز خات و ئارەزوو محەممەدەمین سپۆر لە فۆرمەڵی پێست زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ زانیاریەکانت خۆشحاڵ بووین و بابەت و تەوەرەکەی ئێمە دەوڵەمەندتر کرد زۆر سپاس ئەمنیش خۆشحاڵ بووم ئەوەندە زانیاریەکان بە سوود بوو وە گرنگیش بوو لە لامان بیزانین بۆیە هێشتمانەوە تا بەرنامەکە بە یەکەوە کۆتایی پێبێنین ئێمە خۆشحاڵ بووین بە هیوایان کە سوودێکمان گەیاند بێ بە بینەر و بیستەرەکانمان ئینشاڵڵا وا دەبێت زۆر سپاس بەس پێم خۆش بوو لە کۆتایی ئشارە بدەم ئەمە تقریبان 386 ڤیددیۆم هەیە لەسەر یوتیوب پیجەکەم بڵێن چانەڵەکەم ناوی سکین گوگڵە ئەگەر یەکێک پێی خۆش بوو زانیاری زیاتر پێداکە وردەکاریەکانی پێست بزانێ ئەتوانن لەسەر یوتیوب سێرچی بۆ بکەن هەم لەسەر تیکتۆک و ئینستاگرامیش هەمان شتە هەوڵم داوا بە زمانی کوردیەکی باش شتەکان بە جوانی و وردەکاریەکانی باس دەستخۆشەوەی ترچی تۆە لە کوردستان 24 شەوە ڕێکلامێکی باشە ئەمانە بابەتی ئەمڕۆی بیانی 24 بوو هۆشیاری تەندروستی تایبەت بە پێست و کەشوهەوە بابەتی هوەری ژینگەی ئەمانە هەموو کۆمەڵە بابەتێک بوون بەیەکەوە لە بەیانی 24 لە بارمەتی هاوکارانمان بێگومان جێگەمان کردەوە بە هیوام سوودی هەبوو بێ هەموو لایەتە سپاس کە بینەر و بیستەر بوون.